ئەوانەی کە خۆپشاندرانی هەرێم دەیکەن لەلای ئەمان بە داواکارێکی سەرەتایی یاخود مافێکی سەرەتایی دەزانرێ و ئاماژە بۆ دەکەن ئەگەر حکوومەتی عێراقی ئەو موچەنەدات ئەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە ئۆتۆماتیکی فەشل هێنێەوە سەرجەمی دام و دەستگاکانی لای ئەوان شەرعێتیان نامێنێ بۆیە خۆپشاندانەکان بەڕەوا دەزان لەمەوێش بڵێم کە تاگەر تا ئێستا هیچ لایەنێکی سیاسی عێراقی بە شێوەیەکی فەرمی ڕاوبۆچوونی خۆی سەبارەت بە خۆپشاندانەکانی هەرێم ڕانەگەیاندووە تەنها سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق دوێنێک لە بەیاننامەیەک ئاماژەی بۆ کردووە کە ئەگەر لایەنە سیاسی کوردیەکان خواستی ئەویان هەبێ بارودۆخەکە هێور بکەنەوە ئەو ئاتوانن بە زووترین کات چارەسەری بکەن و موچەی هاوڵاتیانیش دابین بکەن هەڵبەتە تەنها سەلیم جوبوری وەک سەرۆکی پەرلەمانی عێراق تاکە لایەنی فەرمیە کە بە شێوەیەکی فەرمی بەیاننامەی بڵاو کردو لە بەرامبەرشدا سەرۆک کۆماری عێراق بە هەمان شێوە بەیاننامەیەکی بڵاو کرد لە پێرێ یاخود دوو ڕۆژ پێر لە ئێستا ئاماژەی بۆ کرد کە ئەوانیش لەگەڵ خۆپشاندانی ڕەوای خاوڵاتیانان بەڵام بەمەرجێ ئەگەر بارەکە ناساینە بێت و ڕوونەکات لە توندوتیژی ئەمەوەش بڵێم کە لە گۆڕپانی سیاسی عەرەبیش تا ئێستا هیچ لایەنێکی سیاسی بە شێوەیەکی فەرمی هیچ کوتلەیەکی نێو پەرلەمانی عێراقی هیچ حزبێک بە فەرمی داوای یاخود بۆچوونی خۆی سەبارەت بە خۆپشاندانەکان نەوتوە من بۆم لە سەبارەت بەم پرسە پەیوەندیم بە چەند ئەندام پەرلەمانەوە چەند سەرۆک فراکسیۆنێکەوە کرد لە نێو پەرلەمانی عێراقکە بۆچی تا ئێستا بێدەنگن لەسەر خۆپشاندانەکانی هەرێم ئەوان ئاماژەیان بۆ کرد کە هەرێم لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی سربەخۆیانە کاری کردووە بۆیە دەبێ باجی ئەمە وتەی یەکێک لە سەرکردەکانی شیعە بوو کە فراکسیۆنێکی لە نێو پەرلەمانی عێراقدا هەیە ئاماژەی بۆ کرد کە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی سربەخۆیانە کاری کردووە بۆیە دەبێت ئێستا سەرکردایەتی هەرێم خۆیان کێشەکان لەناو خۆیاندا چارەسەرکەن بۆی بتوانن بە شێوەیەکی شەرعی و یاسایی بگەنە ئەنجام و ئەمان ئاماژیان بۆ کرد کە چاوەڕێن ئەکەن لایەنە سیاسیەکان ڕۆژی سێشەمە لە دانیشتنی یاسایی پەرلەمانی عێراقدا گفتوگۆی جدی لەسەر خۆپشاندانەکانی هەرێمی کوردستان و بۆچینی لایەنە سیاسیەکانی دیکەش سەبارەت بەو بابەتە بزان و بێگومان ئاماژەی بۆ کرد کە بێگومان ڕۆژی سێشەمە سەرجەمی لایەنە سیاسیەکان وتەی خۆیانە بێ سەبارەت بە خۆپشاندانەکانی هەرێم بەڵێ تافگەر ئومێد لە شاری بەغداد چی ئەڵێن دەربارەی داخستنی نووسنگەکانی NRT لە شاری هەولێر و دوهۆک بەڵێ هەڵبەتە سەرلەبانی ئەمڕۆ کۆمەڵی داکۆکردن لە ئازادی ڕاگەاندنی عێراق کە یەکێکە لەو کۆمەڵە بەناوبانگانی کە لە ئێستادا لە ساحەی سیاسی ڕاگەاندنی عێراقدا وتەی خۆی هەیە بەیاننامەیەک بڵاو کردووەوە ئاماژەی بۆ کردووە کە هێز ئەمنیەکان لە سەرەتای بەیاننامەکەی ئاماژەی بۆ کردووە کە هێزێکی ئەمنی زۆر دوو نووسینگەی دوو کەناڵی کوردی لە هەولێر و دوهۆک دادەخات و ئاماژەی بۆ کردووە کە ئەوان داواکەن لە سەرجەم لایەنە سیاسیەکان و سەرجەم کۆمەڵگە مەدەنیەکان سەرجەم ڕێکخراوە نێودوڵەتیەکان بۆی بتوان بەهانای ئازادی ڕادەربڕینەوە بڕۆن لە هەرێمی کوردستان ئەوان لە بەیاننامەکەدا هاتووە کە ئەوەی کە دوێنێ بەرامبەر هەرێک لە کەناڵەکانی NRT و کێنێن کراوە لە شارەکانی دوهۆک و هەولێر دژی ئازادی ڕادەربڕینەوە بە شێوەیەکی نایاساییان لە قەڵەم داوە و هەر لە بەیاننامەکەدا ناوی NRT وەکو یەکێک لەو کەناڵانەی کە لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەرجەم بێلایانی خۆی پاراستووە و هاوسەنگی پاراستوە لە نێوان لایەنە سیاسیەکان بەڵام ئاماژەی بۆ کردووە کە هێز ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتیش هێزەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان وەک لە بەیاننامەکەدا هاتووە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەڵیان کوتاوەتە سەر نووسنگەکانی NRT و لە بەیاننامەکەشدا هاتووە کە کۆمەڵی نێودوڵەتی و ڕێکخراوە نێودوڵەتەکانیان ئاگادار کردوەوە کە بە زووترین کات بەهانەی ئازادی ڕادەربڕینەوە بڕۆن لە هەرێمی کوردستان بەڵێ ئومێد جگەل لە پرسی بارودۆخی هەرێمی کوردستان دوایین زانیاریەکان لەسەر بارودۆخی پێکدادانەکانی نێوان چەکدارانی داعش و هێز ئەمنیەکان لە شاری ئەنبار بەچی گەشتووە بەڵێ لە ڕاستیە تەفگەر ئەوەی لە ئێستادا لە ڕوومادیە گوزارێت سەرجەم لایەنە سیاسیەکانی تووشی شۆ کردو بۆ پێی کە لە ماوەی ڕابردوودا ماوەیەکی زۆرە هێز ئەمنیەکان هەوڵی ئەوادەن کە ئەو پارێزگایە خود سنتەری شارەکە کە سنتەری شاری ڕۆمادیە بگرنەوە هەڵبەتە هێز ئەمنیەکان و بەپێی ڕاگەاندراوێکە لە هێز هاوبەشەکانی بەشداربوو لە پرۆسی کۆنتڕۆلکردنەوەی ئەمبار ڕایانگەیاندووە کە ئەوان زۆر نزیکن لە سنتەری شارەکە بەڵام بە پێچوانەی ئەمە ئەمڕۆ لە باکوور و ڕۆژاوای شارەکە داعش هێرشێکی بەرفراوانی لە سێ قۆڵەوە کردوتە سەر هێزەکانی سوپای عێراق و حەشدی شابی وەتوانێتی هەندێک ناوچەکە لە ماوەی ڕابردوودا هێزەکانی عێراق قوربانێکی زۆریان داوە تاکو و کۆنتڕۆلیان کردێتەوە ئەمڕۆ بە شێوەی پلان داڕێژراو لەلایەن داعشەوە ئەو دەست بەسەر ئەو
شەنانە گیراوە کە لەو ناوچانە لەلایەن هێزەکانی عێراق و کۆنتڕۆڵ کراوە. ئەمەوێش بڵێم کە بەپێی وتەکانی سەعاد مەعەن بێکەوتەبێژی وەزارەتی ناوخۆ و لە هەمان کاتەوە وتەبێژی سژووری عەمەلیاتی بەغدایە کە هێزەکانی ئەوان بەشێکن لەو هێزەی کە لە ئێستا لە ڕوومادی شەڕەکەن ئاماژەی بۆ کرد کە بەرەنگاریەکان لە سنووری فەلوجە زۆر زیاترە وەک لە ناوچەکانی فەلاحات و سەجاریات و چەند ناوچەیەکی دیکە. ئەوەی جێی سەر سوورمانە تەبگەر تا ئێستا بە شێوەیەکی فەرمی لە قۆڵی گەرمەوە هێزەکان کە قۆڵی ڕۆژهەڵاتی شارەکەکات بە شێوەیەکی ڕاستەوخۆ هێزەکان نەیانتوانیوە کە کۆنتڕۆڵی ئەو ناوچانە بکەن. بەڵێ تەبگەر. بەڵێ سپاس بۆ ئومێد محەممەد بەرپرسی نووسینگەی نافتی لە شاری بەغدا لەگەڵ مابووی.